لە دوای بەڕێوەچوونی ڕفراندۆمەکەی باشووری کوردستان کۆماری ئیسلامی ئێران بۆ ماوەیەک دەواازە سنوورەکانی بەڕووی هەرێمی کوردستاندا داخست و بەهۆیەوە هەڵوگۆڕی بازرگانی نێوان هەردوولا بۆ ئاستێکی کەم دابەزی. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران بڕیاری داوە هەموو دەواازە سنوورەکانی بەڕووی هەرێمی کوردستاندا بکاتەوە. لە داخستنی سنوورەکانی جمهوری ئیسلامی ئێران بەڕووی هەرێمی کوردستاندا بەڵێ بازار کەمی بەخۆیەوە بینی، بەڵام ئێمە چەند زەرمان کردووە. جمهوری ئیسلامی ئێران و کارخانەکانی کەوا لە ناو ئێراندا دەقاتی ئەوە زەرەریان کردو تواندرا سنوورەکان یەک یەک بکرێتەوە و ئینشاءالله ومێدەوارین کە ئەو کار و بازرگانی کە لەوە پێش هەبووە ئەوە تێپەڕێ و ئێستا بەردەوام ئەبێتەوە. ئێمە زۆر دڵنیان لەوەی کەوە کاری بازرگانی لە هەرێمی کوردستان کە چۆن بووە ئێستا دەستی پێکردوێتەوە بەرەو ئەوە ئەڕوا و ئینشاءالله ومێدەوارین کە زیاتر بەرەو پێشەوە بڕوا. حکومەتی هەرێمی کوردستان لە پاش هەڵپەساردنی ئەنجامی ڕفراندۆم لە ڕێگەی دامەزراوەکانیەوە هەوڵەکانی خستۆتە گەڕ بۆ کردنەوەی دەواازە سنووریەکان و ئاساییکردنەوەی جوموجوڵە بازرگانیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ. لە نوێترین ئەنگاویشدا بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران با وەفدێکی هەرێمیان ڕاگەیاندووە لە زووترین کاتدا هەموو خاڵە سنووریەکان باڕووی هەرێمی کوردستاندا دەکەنەوە. لە 6/11 ئەو دەواازەی پەروێزخان ئەکرێتەوانی لە ڕووی بازرگانانە. دەواازەی پەروێزخان بەڕاستی دەواازگیکی زۆ گرنگە بۆ نەکرد تەنها بۆ شاری سلێمانی بەڵکو بۆ خودی عێراقیش بە حکمەوەی کەوا دەواازەیەکی ڕسمی و نێودەوڵەتیە و زۆربەی زۆری و شمەکانی کێتە عێراق و لە دەواازەی پەروێزخانەوێتە عێراق. وتەبێژی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی دەڵێت بەهۆی داخستنی دەواازە سنووریەکان جوموجوڵی بازرگانی و ئابووری هەرێمی کوردستان ڕوبەڕووی زیانێکی زۆر بووەتەوە، بەڵام پێدەچێت ڕۆژانی ئایندە کۆتایی ڕێگەکە بێت. وەزیری بە بازرگانی و پیشەسازی ئێرانمان بینی قسەمان لەگەڵا کرد. ئێمە وەکو یەکێتی هاودۆ نانکاران وەکو مەسئولی پەروێزخان کە داوامان لێ کرد کە ئەو مەرزانەی کە داخراوە بکرێتەوە وەکو پەروێزخان و وەکو حاجی هۆمەران وعدی ئەویان پێداین کە ئیشی لەسەر بکەن و دیارە هەوڵەکە ئێمە جێی خۆی گرتووە و ئێستا ئەوە تا ئێستا بەتەمایە مەرزی پەروێزخانیش بکرێتەوانێ لەم چەند ڕۆژی داهاتوە. بەهۆی بەڕێوەچوونی پرۆسەی ڕفراندۆم لە باشووری کوردستان و ناوچە دابڕێنراوەکان گرفت بۆ هەڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێم و وڵاتانی دراوسێ دروست بوو. کۆماری ئیسلامی بۆ ماوەیەک دەواازە سنووریەکانی بەڕووی هەرێمی کوردستاندا داخست، بەڵام پاش هەڵپەساردنی ئەنجامی ڕفراندۆم چاوەڕێ دەکرێت جوموجوڵە بازرگانیەکان بگەڕێنەوە دۆخی ئاسایی. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.